ماوەی 2 ساڵە گەلی بەریتانیا بڕیاری چوونە دەرەوەیان لە یەکێتی ئەوروپا داوە، بەڵام حکوومەت و بەرپرسانی ئەو وڵاتە تا ئێستا لەسەر شێوازی چوونە دەرەوە و ڕێککەوتنیان لەگەڵ یەکێتی ئەوروپا ناکۆکییان هەیە و قەیرانێکی سیاسی هێناوەتە ئاراوە. دوای ئەوەی یەکێتی ئەوروپا و بەریتانیا بۆ چوونە دەرەوەی ئەو وڵاتە لە یەکێتی ئەوروپا ڕێککەوتن، ئەنجومەنی وەزیرانی بەریتانیا پاش کۆبوونەوەیەکی 5 کاتژمێری و ئامادەبوونی خودی سەرۆک وەزیران ڕەشنووسی ڕێککەوتنەکەیان پەسەند کرد. ڕاستەوخۆ پاش ڕاگەیاندنی بڕیاری پەسەندکردنی ڕێککەوتنی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە، 3 وەزیری حکوومەتی بەریتانیا دژی ڕێککەوتنەکە دەستیان لە کار کێشایەوە. هەریەکە لە دۆمینیک ڕاب وەزیری جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا و شالیش ڤارا وەزیری کاروباری ئێرلەندای باکوور و ئیسەر ماکڤی وەزیری کار و ئاسایشی کۆمەڵایەتی لە حکوومەتی بەریتانیا دەستیان لە کار کێشایەوە. وەزیری دەست لە کار کێشاوی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا لە حکوومەتی بەریتانیا لە هەژماری فەرمی خۆی لە تویتەر ڕایگەیاند. لەو باوەڕەدایە ڕژێمی ڕێکخراو کە لە ڕێککەوتنی برێکسدا کە بۆ ئێرلەندای باکوور پێشنیاز کراوە هەڕەشە لە یەکپارچەیی بەریتانیا دەکات. هاوکات شالیش ڤارا وەزیری دەست لە کار کێشاوی حکوومەتی بەریتانیا بۆ کاروباری ئێرلەندای باکوور ئاماژەی بۆ داوە ئەو ڕێککەوتنە بەریتانیا ناکاتە وڵاتێکی سربەخۆ و خاوەن سەروەری و لە کۆت و بەندەکانی یەکێتی ئەوروپا ڕزگاری ناکات. هەروەها ماکڤی کە سێمین وەزیری دەست لە کار کێشاوەیە لە نامەی دەست لە کار کێشانەوەکەیدا باسی لەوە کردووە ئەو ڕێککەوتنی دوێنێ هێنراوەتە بەردەم کابینەی حکوومەت ڕێزی دەرەنجامی ڕیفراندۆمی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ناگرێت. دەست لە کار کێشانەوەی 3 وەزیر لە یەک ڕۆژدا لە کاتێکدایە مانگی تەمووزی ڕابردوو داڤید داڤیس وەزیری جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا و بۆریس جۆنسۆن وەزیری دەرەوە دەستیان لە کار کێشایەوە و هەینی ڕابردووش جۆ جۆنسۆن وەزیری گواستنەوە گەیاندن بە هەمان هۆکار دەست لە کار کێشانەوەی خۆی لە حکوومەتی بەریتانیا ڕاگەیاند و چاوەڕێژ دەکرێت ژمارەیەک وەزیری دیکە دەست لە کار بکێشنەوە. لە بەرامبەردا تێریزا مەی سەرۆک وەزیرانی بەریتانیا ڕایگەیاند قۆناغی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بۆ هەموو لایەک پڕە لە بژاردەی سەخت و ڕێز لە بۆچوونی وەزیرەکانی دەگرێت و بۆ ئەو کارانی تا ئەمڕۆ ئەنجامیان داوە سوپاسیان دەکات. لە چوارچێوەی گفتوگۆکانی چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کە بە برێکسیت ناسراوە دۆناڵد توسک سەرۆکی ئەنجومەنی یەکێتی ئەوروپا ڕایگەیاند لە 25 تشرینی دووەمدا بۆ تەواوکردنی ڕێککەوتنەکە و بە فەرمیکردنی لووتکەی سەرکردەکانی یەکێتی ئەوروپا ساز دەکرێت. لەلایەکی ترەوە سندوقی دراوی نێودەوڵەتی هۆشداری دالەوەی ئەگە بەریتانیا بەبێ ڕێککەوتن لە یەکێتی ئەوروپا جیابێتەوە گەشەسەندنی ئەو وڵاتە بە ڕێژەی 5 بووە لە 8 کەم دەبێتەوە. هەستیارترین بابەتی ڕێککەوتنی جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا کە لە 585 لاپەڕە پێک دێت کێشەی سنووری نێوان کۆماری ئێرلەندا و ئێرلەندای باکوورە. لە کاتێکدا لە تێکستی ڕێککەوتنەکەدا بە هیچ جۆرێک ناوی هەردوو هەرێمی سکۆتلەندا و وێڵز نەهاتووە، 3 جار ناوی ئینگلتەرا و 100 جاریش ناوی ئێرلەندای باکوور هاتووە. بەپێی ڕێککەوتنەکە بەریتانیا لە 29 ئازاری 2009ەوە کە بە فەرمی لە یەکێتی ئەوروپا جیا دەبێتەوە قۆناغی ڕاگوزەری بۆ ماوەی نزیکەی 2 ساڵ دەست پێ دەکات و تا ئەو کاتە بەریتانیا لە ئەندامێتی یەکێتی ئەوروپا بە تایبەتمەندێتی جیاکەرەوە بەردەوام دەبێت و پابەندیش دەبێت بەو ئەرکانەی دەکەونە سەری. I believe that, there are many aspects of the deal that we have agreed that actually ensure that we are preserving